چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕووداوێکی گەورەمان هەبوو کە تیایدا بۆ هۆکاری پیسبوونی ژینگە و دەردانی چەندین دووکەڵ و گازی ژەهراوی و بڵاوبوونەوەی بەسەر ئاسمانی ناوچەکەدا بە تایبەتی سنووری قەزای ڕەواندز کە بۆ هۆی ئەوەی هاوڵاتیان بێزار ببن و کاریگەری هەبێ لەسەر تەندروستی نەخۆش و پیر و پکەوتنانەت مرۆڤی ئاسایش نەیدەتوانی بەرگەی ئەم دووکەڵ و گازە ژەهراییە بگرێت. ئەم شوێنە کە شوێنی فرێدانی پاشماوی زبڵ و خاشاک بووە چەندین ساڵە کە زیاتر لە 10 ساڵە لەم شوێنە بە شێوەیەکی نازانستی ئاکادمی بە شێوەیەکی هەڕەمەچی لێرە زبڵ و خاشاک کۆکراوەتەوە لەسەر یەک و بەبێ ئەوە هیچ حسابێک بۆ ئەم جۆرە ڕووداوانە بکرێت یاخود بە شێوەیەکی ئەندازەیی ڕێک بخسترێتن بۆ ئەمە بۆ هۆی ئەوەی ڕووداوەکە تەشەنە بکات و دووکەڵێکی ژەهراوی بەسەر ئاسمانی ناوچەکەدا ببارێنێت. توانیمان زیاتر لە 450 گەڵاب خۆڵ بۆ کەڤەرکردنی ئەم ڕووداوە بەکاربێنێت چونکە تەنها لە ڕێگای ئەوە نەدەتواندرا کۆنتترۆلی ئەم ڕووداوە بکرێت لە چەند شوێنێک زیاتر لە 10 مەتر زبڵ و خاشاک بەسەریەوە کۆبەوە تەنها لە ڕێگای بەکارهێنانی ئاو نەدەتواندرا کۆنتترۆل بکرێتن. کارمەندانی ئێمە جانی خۆیان خستە مەترسی کە خەڵکی لە دووری کیلۆمەترێک تا 10 کیلۆمەتر بەم دووکەڵ و گاز ژەهراویە بێزار بوون، بەڵام کارمەندانی ئێمە جانی خۆیان خست بۆ مەترسی لە ناوچەقی ڕووداوەکەدا بوون بۆ ماوەی 72 کاتژمێر بەبێ وەستان کاریان کردو ئەم دووکەڵە ژەهراویان هەڵدەمەژی لە پێناوەوەی بتوانین هەرچی زووە کۆتایی بەم پیسبوونی ژینگەیە بهێنین. لایەنە پەیوەنددارەکانمان لەو بابەتە ئاگادار کردوتەوە و ئێمە سەرەتاش گومانمان هەبوو لەم ڕووداوە و لایەنە پەیوەنددارەکان بە دوواداچوونیان کردووە و هەوڵ دەدەین ئەگەر دەستێک لە پاش لە پشت ئەم ڕووداوانەوە بێتن ئاشکرای بکەین و ڕوبەڕووی دادگای بکەینەوە سزای یاسایی بدرێت. بەڵێ ئێمە تا ئێستا زیاتر لە 550 دۆنم بەبێ خەملاندنی ئەم ڕووداوانەی ئێستا باسم کردن واتە تا ئێستا نزیکی 550 دۆنم پوش و پاوان لە سنووری دارای سەربەخۆی سۆران سۆتاوە بە نزیکی 170 ڕووداوی لەم جۆرەمان هەبوو. تا بەراورد بە ساڵی ڕابردوو هەست دەکەین ئەگەر بەم ڕێژەیە بڕواتن تا کۆتایی ساڵ ڕێژەکە بەرزتر بێتەوە بۆی ئێمە بە پێویست دەزانین ئێوە وەکو کەناڵەکانی ڕاگەاندن هاوکاری ئێمە بن لە هوشیارکردنەوەی هاوڵاتیان بۆەوەی بتوانین کۆنتترۆلی ئەگەر 100% ئیش نەبێ بەڵام ڕێژەکە ساڵ بە ساڵ بتوانین کەمتر بکەینەوە ژینگە و سروشتی کوردستان بپارێزین. ئێمە ئێستا لە نیوەی وەرزداین تا ئێستا بەداخەوە 7 حاڵەتی خنکانمان هەبوو لە ساڵی ڕابردوو ئێمە 15 حاڵەتی خنکانماندا هەبووە واتە ئێستا لە نیوەی وەرزین و تقریبان بە ڕێژەی نیوەی قوربانی ساڵی ڕابردوومان هەیە. ئەگەر بە هەمان ڕێژە بڕوە پێشبینی دەکرێت زیاتر بێ کەمتر نەبێت.